ئەم کاتت باش کاگۆمەر گۆڕان خۆی سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانی لە حکوومەت دوورخراونەتەوە نزیکەی 5 مانگە داواژەکان بگەڕێنەوە سەر کارەکانیان بەڵام داواکەیان جێبەجێ نەکراوە ئەم پرۆژەی گۆڕان دەگونجێ لەم کاتەیە ئەم کاتی ئێوە و بینەرانی بەڕێزیش باش سەرەتا ڕێگام بدە هەندێ بیر و بۆ چوون سەبارەت بە ئەو پرۆژە چاکسازیانە دەرببڕم کە لەلایەن حیزبە سیاسیەکانەوە پێشکەش دەکرێت. من وای دەبینم کە پێشکەشکردنی پرۆژەی چاکسازی لەلایەن حیزبە سیاسیەکانەوە لە ڕابردوو لە ئێستادا زیاتر وەکو ئامرازێکی حیزبیە لە ململانەی سیاسی و حیزبیدا بەکار دەهێنرێت بە ئامانجی حیزبی و بەرژەوەندی حیزبی نەک لە پێناو بەرژەوەندی گشتیدا بە دەربڕینێکی تر ئەم پرۆژانە زیاتر بۆ خۆشیرینکردن و تاڵکردنی لایەنی بەرامبەرە لەسەر ئاستی جەماوەری. خاڵێکی تر ئەوەیە ئەم پرۆژە چاکسازیانە کە لە ڕابردوودا و ئێستا و لەلایەن هەموو حیزبە سیاسیەکانەوە بە تایبەتی بە تاکلایانانە پێشکەش دەکرێن زیاتر بوونەمای ئەوەی کە دۆخەکە ئاڵۆسکەن متمانەی سیاسی و زەمینەی سیاسی لاوازکەن چونکە جۆرێک لە تێکگیرانی سیاسی و حیزبیان بردۆتە ناو هەموو جومگەکانی ژیانی کۆمەڵگای کوردستانەوە لە ناو حکوومەتە لە ناو پەرلەمانە لە ناو ناوەندەکانی خوێندندا حتا لە ناو یەکە کۆمەڵایەتیەکانە. بۆیە دەمەوێت ئەوە بڵێم ئەم پرۆژانە کە بە تەنها و دوور لە یەکتری پێشکەش دەکرێن ئەم زەمینە سیاسی و متمانە سیاسی کە پێویستە لە ڕاستیدا لاوازی دەکەن نەک بەهێزیکەن. سەرنجێکی ترم ئەوەیە بەڵێ واتان پرۆژەی گۆڕان تەنها گۆڕان بە مەبەستی بەرژەوەندیەکانی خۆی بەکاری هێناوە؟ ئێستا قسە لەسەر پرۆژەکەی بزوتنەوەی گۆڕانیش دەکەم با دوایین سەرنجم لەسەر پرۆژەکان بەگشتی بدەم ئەوەیە کە لە ڕاستیدا وەزیفەی سەرەکی حیزبە سیاسیەکان کە بەشدارن لە دەسەڵاتی سیاسیە ڕەخساندنی زەمینەی سیاسی بەهێزکردنی متمانەی سیاسی پشتیوانی سیاسی هەروەها بەرجەستەکردنی ئیرادەیەکی سیاسی یەکگرتوویە بۆ حکوومەت و بۆ پەرلەمان نەک بە پێچەوانەوە. بەڵام واتە دەمەوێ بڵێم لە ئەساسدا حازرکردنی پرۆژەی چاکسازی وەزیفەی سەرەکی حیزبی سیاسی نییە. لە ئێستادا بۆ ڕووبڕوونەوەی قەیرانی دارایی ئەرکەکە هیلایەنە بەرپرسەکانە هی کەسایەتیە بەرپرسیەکانە بە دەربڕینێکی تر بۆ نمونە قەیرانی دارایی لە وڵات یەکگرتوەکانی ئەمریکا کە ڕوویدا بە پلەی یەکەم کەسایەتیەکی خاوەن عەقڵی ئەکادیمی و ئەزموندار کە سەرۆکی بانکی ناوەندی بوو دەوری تێدابینی لە یۆنان وەزیری دارایی دەوری تێدابینی دەبێت ڕێگا بدرێ بە کەسانی پسپۆر بە موئەسسەساتی معنی پرۆژە حازرکەن بەڵام وەزیفەی حیزبە سیاسیەکانە کە لە ڕووی ئیرادەی سیاسی و زەمینەی سیاسی پشتیوانیان کەن. سەبارەت بە پرۆژەکەی بزوتنەوەی گۆڕان لە ڕاستیدا پرۆژەیەکە پێویستی بەوە هەیە بخوێندرێتەوە شیتەڵ بکرێت و دیقەتی لێ بژیرێ. من هەندێک سەرنج و بیرۆچوونم هەیە بەم شێوەی خوارەوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە لەلایەن کۆبوونەوەی حیزبە سیاسیەکان لە ئایندەدا من دەمەوێت ئەوە بڵێم کە لە داهاتوودا ئێمە پێویستمان بە پرۆژەیەکی نیشتیمانی بۆ چاکسازی هەیە کە دەرهاویشتەی ویست و خواست و بیر و بۆچوونی هەموو حیزبە سیاسیەکان بێ لە چوارچێوەی ئەم پرۆژە نیشتیمانیەیە دەکرێت لە ناو ئەم پرۆژەی بزوتنەوەی گۆڕانە هەوڵ بدرێت سوودی لێ وەربگیرێ لەگەڵ ئەوەشە من پێم وایە بەڵێ کاگۆمەر لە پرۆژەکەی گۆڕانە هاتووە کە گۆڕان داوا کات دەست بەجێ حکومەت هەڵبۆشێتەوە ئەگەر حکومەت هەڵبۆشێتەوە قەیرانەکان چارەسەر ئەبێت لە ئێستا بە تایبەت قەیرانی دارایی ئیجازەم بدە با هەندێک سەرنج بڵێم لەسەر کۆی پرۆژەکە پاشان وەڵامی ئەم پرسیارەشت دەدەمەوە. من تەمەنام دەکرد ئەم پرۆژەی بزوتنەوەی گۆڕان بابەتیانە واقعیانە داڕێژرابایە کە زیاتر و باشتر بەشداری کردبایە لەوەی کە لە داهاتوودا بۆ مامەڵەکردن لەگەڵ دۆخی ئێستا چارەسەری پراکتیکانەی نیشاندابایە. بەڵام تۆ سەیریکە کاتێک باسی
پرۆژەکە باسی هۆکارەکانی دروستبوونی قەیرانی دارایی دەکا بە هیچ شێوەیەک باسی ئەو هۆکارە بابەتی و دەرەچیانە ناکا کە لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بوون و سەبەبی سەرەکی دروستبوونی قەیرانی دارایی بوون وەکو دابەزینی سیعری نەوت وەکو شەڕی داعش وەکو ئاوارەکان وەکو جەنجی ئابووری کە لەلایەن بەغاوە بەرامبەر بە هەولێر دەکرێت ئەمانە سەبەبی ڕئیسی بوون دوور و نزیک پرۆژەکەی بزوتنەوەی گۆڕان هەر بەلایەندا نەڕۆیشتووە و لە کاتێکا باشیش دەزانن کەواتە ئەمە چاوداگرتنە چاونوقاندنە لە ئاست کۆمەڵێک ڕاستی گرنگ کە پێویست بوو لە ناو پرۆژەکەی ئەوانە ئاماژەی پێدرابایە لەلایەکی تریشەوە من هەز دەکەم کە پرۆژەکەی بزوتنەوەی گۆڕان خاڵی ئەو تۆی تێدایە کە لەگەڵ بیرروبۆچوونی حیزبە سیاسەکانی تر لێک نزیکە ئەوانیش لە ڕابردوودا لە چاوەڕ چێوەی پرۆژە هەرچەند بەداخەوە پرۆژەکاری ئێستا وای لێ هاتووە لەلایەن حیزبە سیاسەکانەوە کارگە بەوە گەیشتووە ئۆرگانەکانی خوارەوە وەکو مەڵبەند و ڕەنگە سبەینێ لە قوولە داهاتوش دامەکۆکانیش پرۆژەی حیزبی بۆ چاکسازی پێشکەشکەن لە ئەساسداکەوە گوتم ئەمە ئەرچی ئەوان نییە. دەبینین کە زیاتر دروشم خوازی تێدایە هەندێک دەقی جوانە و داڕێژراوە بەڵام پێویست بوو ئەمە لە ڕووی میکانزمەوە زیاتر دەوڵەمەند کراوە بەوەی مەسەڵەن باسی یەکگرتنەوەی موسسات دەکات چۆن ئەم موسساتانە یەک بگرنەوە سەبارەت بە پرسیارەکەی تریشت ئەوەی کە داوا دەکات حکوومەت متمانەی لێوەربگیرێتەوە لەوە زیاتر داوا دەکات یان حکوومەت متمانەی لێوەربگیرێتەوە یان بگۆڕدرێ یان ڕێک بخرێتەوە یان بچوو بکرێتەوە هەموو ئەم دەربڕینانە پێویستیان بەوە هەیە حکوومەتی نوێ ئەتوانێت قەیرانەکان چارەسەر بکات نا لە ڕاستیدا من پێم وایە وەرگرتنەوەی متمانە لە حکوومەت لە ئێستادا دۆخەکە ئاڵۆزتر دەکا و نەک چارەسەری بکە بۆچی بەڵام من پێم وایە کە لە داهاتوودا ئەوەی کە گرنگە گفتوگۆی سیاسی نێوان حیزبولانە سیاسەکان بێتە ئارا ڕێککەوتنێکی سیاسیکەن بۆ ئامادەکردنی پرۆژەیەکی نیشتیمانی بۆ چاکسازی لەوێدا دەکرێت قسە لەسەر ئەوە بکرێ ئەگەر ئەم قۆناغە ناو بدرێ قۆناغی ئینتیقالی حکوومەتێکی یەکگرتووی نیشتیمانی دوای ڕێککەوتن و گفتوگۆی لایەنە سیاسیەکان واریدا قسەی لەسەر بکرێ ئەجینا وەرگرتنەوەی لە متمانە لە حکوومەت لە ڕاستیدا ڕێکاری یاسایی خۆی هەیە کە زیاتر لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە ئاماژیان پێدراوە پرسیار لێرە دروست دەبێت مەبەست لە گۆڕانکاری لە حکوومەتا چییە مەبەست لە بچووکردنەوەی چییە ئەگەر پێشوازیان لەم پرۆژە چاکسازەی گۆڕان کردواتە حکوومەت هەڵناوەشێتەوە نەخێر چکاوەکو ئاماژەم پێدا ئەمە پرۆژەی حیزبێکی سیاسیە ڕەنگە هەڵوێستی جیاجیای حیزبولانە سیاسەکانی لەسەر بێتە ئاراوە بەڵام وەرگرتنەوەی متمانە لە حکوومەت ڕێکاری یاسایی و پەرلەمانی خۆی هەیە کە لە ناوڕێی ناوخۆی پەرلەمانی کوردستانە ئاماژەی پێدراوە ئاجاخر ئەوان باسی ئەوە دەکەن دوای ئەوەی کە دۆخی پەرلەمان ئاسایی دەکرێتەوە قسەیان لەسەر ئەوەیە کە متمانە لە حکوومەت وەربگیرێتەوە بەڵام من دەمەوێت قسە لەسەر ئەوە بکەم لە ناو پرۆژەکەیە بەرجەستەکردنی هەڵوێستێکی سیاسی و دیدگایەکی سیاسی و ڕوانگەیەکی سیاسی بزوتنەوەی گۆڕانی تێدایە کە ئەو سیاسەتە و ئەو هەڵوێستە بوو کە لە ڕابردوودا لە 23 حوزەیران و پاشان لە 19 ئاب و دواتر سەری کێشا بۆ 12 ئۆکتۆبەر کەواتە دەبینی هەمان خوێندنەوەی سیاسی هەمان ڕوئیای سیاسی هەمان هەڵوێستی سیاسی کە لە ڕابردوودا قەیرانی دروست کردووە دۆخەکەی ئاڵۆز کردووە دیسان هەمان هەڵوێستی سیاسی لە ناو پرۆژەکەیە دووبارە دەبێتەوە بە دەربڕینیەکی تر بزوتنەوەی گۆڕان لە چوارچێوەی ئەم پرۆژەیە جەخت لەو هەڵوێستە سیاسی خۆی دەکاتەوە کە لە ڕابردوودا بە عەمەلی سەلمێنرا کە کەموڕکوڕی تێدایە پێویستی بە ئیعادە نەزەرکردنە بەڵام بەداخەوە نەک ئیعادە نەزەری تێدا نیە دەبینین کە پێداگیریشی تێدایە چونکە لە ڕابردوودا بزوتنەوەی گۆڕان لە ڕاستیدا سیاسەتی ئەو کارکردنی تیمی ئەو لە ناو پەرلەمانە بەشێک بوون لەوەی کە کێشەکان ئاڵۆز بن چونکە ئەو سیاسەتەی ئەوان بەرجەستەیان کرد بوو بەمای ئەوەی کە هاوسەنگی هێز لە هەرێمی کوردستان بە شێوەیەک بێتە ئاراوە کە هەڕەشە و مەترسی دروستکا بۆ سەر ئیستقراری سیاسی و بۆ سەر پێکەوە ژیانی سیاسی و بۆ سەر حکوومەتی یەکگرتووی نیشتیمانی کە لە کابینەی هەشتەمدا بەرجەستە بوو بە دەربڕینێکی تر تێکدانی تەوازنی هێز لە ڕابردوودا لە سەرینی ئەو سیاسەتەی بزوتنەوەی گۆڕان پەیڕەوی کرد دیسان خۆی
ئیعادە ئینتاج کردووە لە ناو پرۆژەکەی گۆڕانە کە من تەمەنام دەکردوانە بێت. بەڵێ کاگۆمەر، ئێستا پەرلەمانی کوردستان لە کار خراوە، لایەنەکانیش کێشیان هەیە لەسەر سەرۆکایەتی هەرێم. حکوومەتیش ئەوێت بە پرۆژە قەیرانەکانی چارەسەر بکات. ئەگەر هاتوو حکوومەتیش هەڵبوەشێتەوە ئەو کاتە دۆخەکە چی لێت؟ وەکو ئاماژەم پێدا حکوومەت پێش گفتوگۆی سیاسی و ڕێکەوتنی سیاسی و کاراکردنەوەی پەرلەمان یان ئاساییکردنەوەی دۆخی پەرلەمان ناتواندرێ هەڵبوەشێندرێتەوە، چونکە ئەگەر لایەنەکانیش مەسەڵەن حزب و لایەنەکانی سیاسی تر بکشێنەوە ئەو دەمی بەرپرسیارەتی پەرلەمانی و قانونی لە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان دەبێت کە حکوومەت بەڕێوە بەرێت بۆ ئەوەی لە ڕاستیدا فەراغی مؤسساتی فەراغی بەڕێوەبردن و حکومڕانیەتی بە شێوەیەک نەبێت کە تووشی پاشاگەردانی و فەوزایەکی سیاسی گەورەی ئەو تۆمان کات کە لە ڕاستیدا دۆخەکە بە تەواوەتی بەرەو هەڵدێر دەبات. بۆیە هەڵوەشانەوەی حکوومەت لە ئێستادا پێش ڕێکەوتنی سیاسی یان پێش اتفاقێکی سیاسی تازە و هەروەها ڕێککەوتن لەسەر چۆنەتی چارەسەرکردنی کێشە گەورەکان تووشی پاشاگەردانیمان دەکا و لە بەرژەوەندی هیچ هاوڵاتیەک و هیچ حزبێکی سیاسی و هی کۆمەلگای کوردستانیش نابێت. بەڵێ کاگۆمەر، ئەم پرۆژەی گۆڕان لە کاتێکدایە کە لیژنەی کاراکردنەوەی حکوومەت و پەرلەمان دۆخەکە چارەسەرەکات. هەروەها یەکگرتووی ئیسلامیش هەر پرۆژەیەکی چاکسازی دیکەیان هەبووە. ئایا ئەم پرۆژانە لە ئێستادا ئالۆزی دروست ناکەن یاخود دۆخەکە باشتر ئەبێت یاخود خراپتر ئەبێت؟ من ئاماژەم پێدا، من تێڕوانینی من ئەوەیە وەزیفەی سەرەکی حیزبە سیاسیەکان ئامادەسازی سیاسیە، یەکگرتووی سیاسیە بۆ گەڵاڵەکردنی پرۆژەیەکی نیشتیمانی بۆ چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی. ئەرچی ئەوان نییە هەر کەسە و لە لای خۆیەوە پرۆژە بۆ چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی قەیران پێشکەش کات، چونکە ئەمە وەکو ئاماژەم پێدا دۆخی سیاسی ئالۆزتر دەکا، چونکە دەبێتە مایەی وەکو ئەمرازی حیزبایەتی بەکاردەهێنرێ، بۆ بەرژەوەندی حیزبایەتی بەکاردەهێنرێ. ئەو متمانەی کە سیاسی کە هەشە بەڕاستی زیاتر لاوازی دەکا، بەڵام ئەوان دەکرێت لە چوارچەوەی گفتوگۆی سیاسی و ڕێکەوتنی سیاسی زەمینەی سیاسی گونجاو بهێنە ئاراوە. لەناو پرۆژەکەی بستنەوەی گۆڕانە مەمەسمە ئاماژە بەوە بدەم کە دەبینی خاڵی ئەو تۆی تێدایە کە مەسەلەن لە ڕووی تێڕوانین و هەڵوێستەوە یەکگرتوویەکی لەگەڵ هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستانیش تێدایە. بۆ نمونە لەسەر مەسەلەی پارتی بە باشی زانیوە ئەوانیش بە باشیان. بەڵێ کاگومەر، ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان چۆن پێشوازیتان لەم پرۆژە چاکسازیە کردووە؟ من تێڕوانین و لێکدانەوەی خۆم هەیە، ئەمە بۆ تعبیرکردنی ڕسمی سەبارەت بە هەڵوێستی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئەمە وتەبێژی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان هەیە. ئەو دەتوانێت تعبیر لە هەڵوێستی ڕسمی پارتی دیموکراتی کوردستان کە، بەڵام من تێڕوانینی من ئەوەیە لە ئێستادا هیچ حزبێکی سیاسی بەتەنها پێویست نییە پرۆژەی چاکسازی پێشکەشکەن، بەڵکو زەمینەی سیاسی حازرکەن بۆ ئەوەی پرۆژەیەکی نیشتیمانی بۆ چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی کە دەرهاویشتەی تێڕوانین و ویست و ئیرادە و داخوازی هەموو لایەنەکان بێت. ئەمە چارەسەرە، ئەمە مامەڵەیەکی بابەتیانە و واقعیانەیە لەگەڵ دۆخەکە. ئەمە وا دەکات کە بتوانین بە ئیرادەیەکی ئەو تۆوە ڕوبەڕووی قەیران ببینەوە کە قەیران بکەین بە فرسەت بۆ بەخۆداچوونەوە، بۆ ئەوەی دەرس و پەندی تازەی لە ڕووی حکومڕانیەتیەوە لێوەربگرین تا لە داهاتوودا سیستەمی سیاسی هەرێمی کوردستان و حکومڕانیەتی بەهێزتر و باشتر و تۆکمەتر بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ عومەر نورەدینی، ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان بووی. زۆر سپاس.